بەشێک لە خۆبەخشانی تەندروستی هەڵەبجە و بەشێک لە کەسوکاری شەیدان لە بەردەم نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی کیمیابارانی هەڵەبجە گرت بوونەوە و داوایان کرد هەرچی زووە نەخۆشخانەکە بکرێتەوە. لە چەند خاڵێکیشدا چەند داواکاریکیان ئاڕاستەی حکوومەت کرد و دەڵێن هاوشێوەی بەڵێنەکانی حکوومەت ئەم بەڵێنەی بەرپرسان و لایانی پەیوەندیدار بۆ کردنەوەی نەخۆشخانەکە مایە پوچ دەرچوو. دەژڵێن چیتر بەرگەی باجاڵەکان و بەڵێنە ناڕاستەکانی ئەم حکوومەتە ناگرن و لە ئەگەری جێبەجێنەکردنی داواکاریەکانیان ڕێگای دیکە دەگرنە بەر. چیدی بەرگەی باجاڵەکان و بەڵێنە درۆکانی بەرپرسانی ئەم حکوومەتە ناگرین و لێرەوە ڕای دەگەێنین. یەکەم هەوڵی جدی بدرێت بۆ واژۆکردن و گەڕاندنەوەی ناوەکانمان و کردنەوەی نەخۆشخانەکە لە زووترین کاتدا. دووەم ڕوونکردنەوەی پێویست بدرێت سەبارەت بە دواخستن و واژۆنەکردنی ناوەکان و نەکردنەوەی نەخۆشخانەکە لە کاتی خۆیدا. سێم چیتر دانیشتوانی بەژمەینەتی ئەم شارە شەیدە نەکرێتە قوربانی مزایدەی سیاسی و حیزبی و پڕۆسی هەڵبنەوەتی هەڵبژاردن. لە کۆتاییدا دووپاتی دەکەنەوە لە ئەگەری جێبەجێنەکردنی داواکاریەکانمان ڕێگای تر دەگرینە بەر. کارمەندانی خۆبەخشی تەندروستی وێنە یەکێک لە بەرکەوتوانی کیمیابارانی هەڵەبجەیان بەرز کردبوویەوە کە بە ڕەمز و سمبولی قوربانیانی هەڵەبجە ناسراوە کە بەهۆی تێکچوونی باری تەندروستی ئێستا بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی لە وڵاتی ئەڵمانیایە. بەرپرسانی تەندروستی هەڵەبجەش دەڵێن هێشتا ئەو نەخۆشخانەیە بە فەرمی ڕادستیان نەکراوە. لە مانگی 11 ساڵی ڕابردوو فۆرمی دامەزراندن بۆ 284 کەس دابەش کرا و دوای ڕاگەاندنی ناوەکان بەپێی زانیاریەکانی پەیام لە سەرەتای مانگی ئازارەوە بە لیست ئاڕاستەی ئەنجومەنی وەزیران کراوە، بەڵام تا ئێستا ئەو ناوانە نەگەڕاونەتەوە. سەرتاوتیان بۆ 16 سێ ئەمە دانراوە بە 16 سێ تێپەڕی وتیان 25 سێ ئەماکرێتەوە ئەم خەسخانەیە، بەڵام ئەوەش هیچ وتیان دەوام و بایکۆت و ئەوانە ئەوەش تاو خۆ تێپەڕی شتێکیان نەوتووە کە ئێمە دڵمان پێخۆش بێت، ینی ئەمەلمانەمەوە. کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەش قسەی خۆیان لەبارەی نەخۆشخانەکەوایە و دەڵێن پێویستیان بە تیمی پسپۆڕە چونکە تەنها بە دامەزراندنی ژمارەیەک لە کارمەندانی تەندروستی لە ئازارەکانیان کەم ناکاتەوە. ئەم نەخۆشخانەیە لە سەرەتای دروستبوونیەوە بە مەغۆلی لەدایک بووە. من لەگەڵ دامەزراندنی و خەڵکانام، بەڵام لەگەڵ دامەزراندنی و خەڵکانام ئامانە ناتوان ئازارەکان ئێمە کەم بکەنەوە. ئێمە تیمی پسپۆرمانەوێت، خەڵکانی شارەزامانەوێت کە بتوانێت بە هەماهەنگی لەگەڵ ئەمانە کێشەکانی ئێمە چارەسەر بکە. نەخۆشخانەکە لە 16 ساڵی 2007ەوە بەردی بناغی دانراوە و لە سنووری هەڵەبجەش 500 بەرکەوتوی چەکی کیمیایی هەیە کە نزیکەی 30 کەسیان ڕۆژانە ئۆکسجین بەکاردێنن. هاوڵاتیان و کەسوکاری قوربانیان و کارمەندانی خۆبەخشی تەندروستی دەڵێن بەرپرسان و لایانی پەیوەندیداریاندا بەڵێنی درویان بۆ کردنەوەی نەخۆشخانەکە پێداون. ومێدیان بۆ نەخۆشخانەیە نەماوە کە بتوانن خزمەتی بەرکەوتوانی چەکی کیمیایی تێدا بکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.